سڵاوتان لێبێ بەڕێزان ئەم کاتتان باش بەرهەمجەلالم خۆشحاڵم لە کۆتا شەوی قۆناغی کۆمەڵەکانی جامی جیهانی وڵاتی قەتەر با ئێوەی بەڕێز و خۆشەوی شاد ئەبینەوە دیارە بە یارینەوان هەڵبژاردەکانی بەرازیل کامیرۆن پەردا دادرایەوە لەسەر قۆناغی کۆمەڵەکان 16 هەڵبژاردا یەک ڕاستپەڕینەوە بۆ قۆناغی 16 هاوکاتی 16 هەڵبژاردا با ناچاری ئەبێ لێبشەوە ماڵ ئاوایمان لێ بکەن ئەو هەڵبژاردانەی کا بە فەرمی گەشتونەتە قۆناغی داهاتوو ناوەکانیان لای هەومان ئاشکرای پاشکەمێکی تر من بیر خۆم و بیر ئێوەی بەڕێزیش ئەخەمەوە گرنگترین یاریەکانی ئەمڕۆ لە کۆتا ڕۆژی قۆناغی کۆمەڵەکان هەڵبژاردەی پرتوگال و هەڵبژاردەی کۆریای باشوور کا کۆریای باشوور سوپڕایزێکی تا چاوەڕوان نەکرا بوو لە یاری ئەمڕۆ داتوانی بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتن بەدەست بێنێت بەسەر هەڵبژاردەی پرتوگال و کریستیانۆدا هاوکات ئۆرگوای و غانا ئۆرگوای بە 2 گۆڵ سەرکەوتنی بەدەستێنا بەڵام لی سوارێز و هاوڕەکانی چوونە دەرەوەی پاڵەوانێت تێکا لە یارێکی بەهێز و دراماتیکیدا هەڵبژاردەی سویسرا و سەربیا ڕوبەڕووی یەکتر بوونەوە 3-2 لە بەرژەوەندی سەربیا کۆتایی پێهات سویسرا بە تۆمارکردنی یەک گۆڵی دیکە یارێکی کۆتایی پێشوەختەی پێشکەش ئەکردین لە قۆناغی 16دا کاتێک هەڵبژاردەی بەرازیلی ئەکێشا بە هەڵبژاردەی پرتوگالدا بەڵام بەهەرحاڵ بم گۆڵا کە سویسرا تۆماری نەکرد هەڵبژاردەی بەرازیل با یەکەمی گروپەکە پەڕیەوە بۆ قۆناغی داهاتوو ناکێتە بەرامبەر هەڵبژاردەی پرتوگال هاوکات هەڵبژاردەی بەرازیل و هەڵبژاردەی کامیرۆن و لای هەمان ئاشکرایە کامیرۆن با تاقانە گۆڵێک یارەکەی کۆتایی پێهێنا ئەو هەڵبژاردانەی با فەرمی گەشتونەتە قۆناغی داهاتوو بریتین لە هەڵبژاردەکانی هۆڵندا ئەمریکا ئەرجنتین ئوسترالیا فەڕەنسا پۆڵندا ئینگلتەرا سەنیگال یابان کرواتیا کۆریا ئیسپانیا مەغریب پرتوگال بەرازیل لەگەڵ سویسرایە ئێمە لە شەوی ڕابردوودا وەکو بەڵێنمان بە ئێوەی بەڕێزدا بوو بچینە گرنگترین ناوچەکانی کوردستان و ڕووماڵی تایبەتمان هەبێت لا تێگڕای شار و شارۆچکەکانی کوردستانەوە بۆ ئەوی بزانین کاردانەوەی وەرزشکاران و وەرزش دۆستان لە قەزا و ناحیە و لە پارێزگاکانی کوردستان بەگشتی چۆنە من بۆ ئەم شەو ئەچما ڕانیەی دەواازە هاوکات پەیامنێرمان ڕاژان لەوەیە ڕاژان سڵاوت لێبێت مانێ بارودۆخی ڕانیین چۆن پێشوازیان لە ئاژانی جیهانی کردووە قۆناغی هەڵبژاردەکانیان ماڵ ئاوایی کردووە هاندێکی هەڵبژاردەی ڕاپەڕین زۆرە. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی شارپرێس وا دیارە من ئێستا لە شەقامی گوڵەباغم لە شاری ڕانیا کەمێک بەر لە ئێستا ژمارەیەکی زۆر لە هاندەرانی هەڵبژاردەی بەرازیل لێرە کۆبوونەوە بۆ ئەوی سەری یاری نێوان بەرازیل و کامیرۆن بکەن وا دیارە ئێستا من هاندەرێکم لەگەڵان کە سەری یاریەکەی دەکرد سڵاو لێبێ ئەم یاریە چۆن بوو پێ چۆن بوو لە کاتێکدا کە بەرازیل بە گۆڵێک بەرامبەر بە کامیرۆن دۆڕە سەرەتا بەخێر بێن بەرازیل ئەو شەو بە یاریزانەی دەگەکان یاد بۆ ناو یاریگا لەبەرەوەی دو یاری سەرەتا برنەوەی بەدەستێنا بوو و تا ڕادەیەک سەرکەوتنیشی بە پلەی یەکەم مسۆگەر کرد بوو ئەوەندە دەقەکانی ئاخیر نەبێت کە زەختێک کەوتە سەر بەرازیل ئەویش کامیرۆن کە گۆڵێکی لێ تۆمار کرد ئەگە هاتباو بەرازیل گۆڵی دومی لێ تۆمار کرا بەیان لەو لاوە یاری سویسرا گۆڵێکی تری تۆمار کرد بە بەرازیل بە دووەم سەردەکەوت و تا ڕادێک لە قۆناغی 16 ئەرکی قورستر دەبوو بەڵام ئەگە بەرازیل گۆڵ دومی لێ کرا بە ئێمە وەک هاندەرانی ئەرجنتین پێمان خۆش بوو لەبەرەوەی ڕوبەڕووی ئەرجنتین نەدەبوو لە قۆناغی 4 ئەمە سیقەی تەواومان بە ئەرجنتینی بگاتە قۆناغی 4 و لەوانەشە ئەرکی ئێمە ئاسانتر بە ڕوبەڕووی هەڵبژاردێکی وەک سویسرا یان هەڵبژاردێکی تر ببینەوە لەوەی بەرازیل. بەڵێ پێت وایە تۆ وەکو هاندەرێکی تۆپی پێت وایە بۆ ئەم ساڵ کێ ئەم نازناوە بەدەست دێنێت؟ وەڵای وەکو هاندەر ئەو ساڵ کە سەیری مۆندیالمان کردووە ساڵانی ڕابردووش 4 ساڵ جارێکە مۆندیال کە سەیرمان کرد ئەو ساڵ مفاجەی زۆری تێدا بوو وە چێژی مۆندیالی ئەو ساڵ تا ڕادێک بە چێشتر بوو بۆم لە سەرکەوتنی هەڵبژاردەیەکی مەغریبی وەکو عەرەبی بوو بۆ سەرکەوتنی سێ هەڵبژاردەی ئاسیاوی کە کۆمەڵەکانیشان قورس بوو یعنی تا ئێستا هەڵبژاردەکان ئاسیاوەک پێویست نییە ئەویش بۆی ئەوەی دەگەڕێتەوە کە مۆندیال لە وڵاتێکی ئاسیاویە لە وڵاتێکا کە پلەی گەرمی تا ڕادێک بەرزە هەتا ئێستا هەڵبژاردەکان نەیانتوانیوە ئاستی بەرزی خۆیان پێشکەش بکەن و تا ئێستاش وەکو پاڵێورا و بەرازیل و فەڕەنسا و ئینگلیز و پرتوگال و ئەرجنتین ئەو کۆمەڵە هەڵبژاردە پاڵێوراون بۆی نازناوە کە بەدەست بێنن
بەڵێ پێت وایە تاوەکو ئێستا کە ئەم قۆناغی 32 تێپەڕی قۆناغی یەکەم تێپەڕی کێ بەهێزتر بوو لە هەمووان پێت وایە چێ ئەم نازناوە بەدەست دێنێ وەکو بێزی ڕاستە ئەرجەنتین لە یاری یەکەم تووشی شکست بوو بەڵام دوای ڕابردوو بەڵام دانەوێکی جوانیە بوو و ئەسێکی بەرزی پێشکەش کرد ئەو کارەکەشیەوەی ئەرجەنتین هاتوتۆ ناو کەش و هەوای یاریەکان ئەمن هەندێک ئەرجەنتینم هەرەویش بە پاڵێوراو دەزانم و ئیشەڵڵا نازناوەکە شەر بۆ ئەو دەبێ بەڵێ زۆر سپاس بۆ تۆ جگە لە ئەوانەی کە هاندەری یاری تۆپی پێن و هاندەری بەرازیل بوون لێرە هاندەری کەشی لێ بوو سەری یاریەکەیان دەکرد بەڵام لێرە کەسی کەش هەیە کە تەمەنێکی تێپەڕاندۆ بەڵام شەوانە بەپێ و پێشتر قسەی بۆ من کرد بەپێ دێ لێرە بۆی سەری یاریەکان کە سڵاو لێبێ هەستت چۆن بوو کە ئەم شەو بەرازیل دۆڕا والله شغل هروكو سلابة هروكو هر بينرك سريارك جاريش جوامو براسيان كيفي برازيلو هم تيبريك ياريش جوان ياكل سير متى كوتاكي بقولك بو سنغال برامج براس پێت وایە چێ سەر دەکەوێت چێ بۆ والله وەکو شارەزای من لەبەرەوە زۆر شارەزای خولی مثلەن ئەوەکانی یان و تیپەکانیم کامە شارەزای بەڵام هەمیشە خولیاکەم دێت تەماشا دەکەم سەیری ئەوم یاریەکان دەکەم هەتا کۆتایەکەی ئەوەی کە پێم بکرێت کاتم نەبێت بڵێ زۆر سپاس بۆ تۆ وا دیارە هەڵبژاردەی بەرازیل بە 6 خاڵ چوو بۆ قۆناغی 16 ئەم شەو لە بەرامبەر کامیرۆن یاری هەبوو کامیرۆن بە گۆڵێکی بێ بەرامبەر توانی سەرکەوتن بەسەر هەڵبژاردەی بەرازیلدا بەدەست بێنێ ئێستا کۆمەڵە گەنجی کەش لێرە ئێوە هاندەری بەرازیل بوون والله هاندەری ئەرجەنتینم ڕاستی بڵێ هاندەری بەڵێ هەر بۆ خۆشی بۆ یارەکە دانیش دنا هاندەری ئەرجەنتینم بۆ خۆم بەڵێ پێت وایە بۆ ئەم ساڵ کێ ئەو نازناوە بەدەست بێنێ والله فەڕەنسا بەقەوەتە والله یاری بەقەوەت تیای ماوە قۆناغی 16 بەرازیلە ئەرجەنتین ماوە ئەم شەو یاریەکە چۆن بوو بۆچی بەرازیل نەیتوانی کە هیچ گۆڵ تۆمار بکات والله جا بڵم چی نیمار لێودا نەبوو یاریزانیان بڵم چی وڵی یعنی پێت وا بۆ هۆکار ئەو بوو کە یاریزانی هێدەگەکان یاریان کرد ئەمە هۆکارەکە بوو بەدڵنیایەوە دەبێت ئەو هۆکار بوو بەڵام من ڕاستی لە مێژەوە ئەم گوتوکتومە گەر نیمار لێودا نەبێ ناتوان گۆڵ تۆمارکەن تۆ نیمار یاریزانێکی باش و گۆڵکەرێکی باشە بۆوان پێت وایە بۆ ئەم ساڵ کێ نازناوەکە بەدەست دێنێت بەڕای من فەڕەنسا خۆم جمهوری ئەرجەنتینم بەڵام فەڕەنسا زیاد لە حد یاریزانی باشی تایە وەکو ئیمپاپی یاریزانی زۆر باشی تایە بۆیە جیاوازی مۆندیالی ئەم ساڵ لەگەڵ مۆندیالەکانی کە چی بوو یعنی لە سەد هەڵگەڕاوەتەوە ڕێیاش سەر بۆچی هۆکار بڵێم چی دوێنێ ئەڵمانیا دەرکەتەوە ئەڵمانیا لە ڕیزبەندی هەر پێشەکان بوو لە ڕیزبەندی یەکەمەکان بوو ئەڵمانیا خۆی تیپێکی بەخەوەتە کێ چاوەڕێەوە ئەوەیە کرد کە دەرکرد دوێنێ شەو دەریان بڵم چی بەرازیل بۆ خۆ دەزانین بەرازیل بەخەوەتە ئەم شەوە دۆڕا بەڵام هەر سەرکەوت بەڵام یارەکانی پێشتروانە بوون 2010 و 2014 مانە یارەکان خۆش بوون بەخەوەت بوون تیپەکان جیاواز بوون وەگەم ساڵ نەبوون ئەم ساڵەکە بڵم چی تۆز هەڵگەڕاوەتەوە ڕاستی بڵێ ئەمە لێدوانی بەشێک لە هاندەرانی تۆپی پێ بوو لێرەوە دیارە بەرازیل ئەم شەو بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرامبەر کامیرۆن نەیتوانی هیچ گۆڵێکتا لە بەرامبەردا کامیرۆن توانی گۆڵێک لە بەرازیل بکات ئەم یاریە ئەم شەو حوتەم یاری بوو کە کامیرۆن و بەرازیل بەریەک بکەون لە ساڵی 2003 کامیرۆن توانی بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرازیل بباتەوە لە کاسی کشوەرەکان بەرازیل 5 جار لە جامی جیهانی بەدەستێناوە 5 جار توانیوەتی جامی جیهانی بەدەست بێنێت بەڵام جگەلەوەی کە ئەم شەو نەیتوانی سەرکەوێ بەسەر کامیرۆن بەڵام لە هەمان کاتدا توانی بچێتە قۆناغی 16 ئەمەش خۆشحاڵی هاندەرانی بەرازیلی زۆر کردووە هاندەرانی بەرازیل ئەم شەو ترسیان نەبوو کە سەیری یاریەکە بڵێ هاندەری چه هەڵبژاردەیەکی وەکو خۆت بەڵێ
بەڵێ بەرهەم من خۆم هاندەری بەرازیلم، بەڵام من بۆ ئەم ساڵ حەزەکەم یەکێک لە وڵاتە عەرەبیەکان باتەوە کە بەداخەوە سعودیا قەتەر ئەمانە لە هەڵبژاردەکە نەیانتوانی بچن بۆ قۆناغی 16، بەڵام من هەر حەزەکەم کە بەرازیل جامەکە بەدەستبێنێ و نازناوەکە بەدەستبێنێت. چەند هاوڕێیەکی دوان و چەند بینەرێکی دوان زیاتر ئەوەی تێبینیمان کە هاندەری ئەرجنتین بوون بەگشتی لە ڕانیا هاندەران زیاتر سۆزیان هەیە بۆ چه هەڵبژاردەیەک ئەوەندەی تێبینیت کردبێ ئەوەندەی لە شوێنە گشتیانەیە و بێتی بۆ پێی چەند هاوڕێیەکی دوان باسییان کرد کە هاندەری هەڵبژاردەی ئەرجنتینن هاندەری هەڵبژاردەکانی تر وەکو بەرازیل و فەڕەنسا و ئیسپانیا چۆن ئایا کەمن زۆرن بەراورد بە هەڵبژاردەی ئەرجنتین؟ بەڵێ بەرهەم وا دیارە هەر هەڵبژاردەیەک و هاندەری خۆی هەیە. شاری ڕانیەش هەر وەک شارەکانی دیکە بێبەش نییە لەوەی کە هەر هەڵبژاردەیەک ژمارەیەکی زۆر لە هاندەری هەبێ، بەڵام من پێم وایە هاندەرانی ئەرجنتین لێرە زۆر زیاترن، لە هەمان کاتە هاندەرەی بەرازیلیشی لێ، هاندەری فەڕەنساشی لێیە، بەڵام ئەوەی من پێشبینیم کرد هاندەرانی ئەرجنتین زیاترن لێرە و حەزەکەن بە قسەشم لەگەڵ بەشیان کرد حەزەکەن ئەرجنتین کە ئەم نازناوە بەدەستبێنن، بەڵام بەشێکیشان حەزەکەن کە ئەرجنتین نازناوەکە بەدەستبێنێت. بەڵێ بەگشتی یاریەکەی ئەم شەو بەڕای هاوڵاتیان و بەڕای وەرزشوانان یاریەکەی ئەم شەو یاریەکی جیاواز بوو. کامیرۆن توانی بەرگە بگرێ بەرامبەر بە بەرازیل و توانی سەرکەوتوو بێ بەسەریدا. دەست خۆش ڕاژان، سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ بینەرەکان و سپاسیش بۆ هاوکارانت. بەرامەگەر نەمابێ من دەگەڕێمەوە لای ئێوە. زۆر سپاس بۆ بەڕێزت. ئەگەر کاتمایەوە ئیشاڵا لە ڕانی دەواازەی ڕاپەڕین بە دڵنیاییەوە چاپێکەوتنی دیکەمانە بێ و بەرکەوتنمانە بێت لەگەڵ وەرزشکارانی ڕانیەی خۆشەویست. تا سپاس بۆ ئەو بەڕێزانی کە قسەیان بۆ مایکی شار کرد. هیوادارین هاندەران هەر ئەنجامێکە ڕوو ئەدا دوا دروست ئەبێ با ڕوحێکی وەرزشیەوە وەری بگرێت وەکو چەند هاوڕێکی ئەزیز کە قسەیان بۆ ئێمە کرد هاندەری ئەرجنتینن، بەڵام پێشبینێکی جیاوازیان کرد ڕاستە حەزیان نەکرد وەکو هاندەر هەڵبژاردەکان بێتە پاڵەوان، بەڵام لە دوجارە دانیان بە بێزی فەڕەنسایە ئەنا دانیان بە بێزی هەڵبژاردەکانی ئیسپانیا و کۆمەڵێک هەڵبژاردەی دیکەدانە. ئەمە ئاستێکی وەرزشی زۆر زۆر باشە. ئێمە هیواخوازین تێگڕای هاوڕێیان وەکو خۆی تێ بگەن لە تۆپی پێ لە سەرکەوتن لە شکستەکان و بە دڵنیایی شوێمە لە چەندین جاردا ئاماژەمان بۆ کردووە لە دوجارە ئەمە تۆپی پێە ئەبێ یەک هەڵبژاردە بێتە پاڵەوان، ئەبێ یەک تیم نازناو بە نازناوەکە بەدەستبێنێ. خۆ ناکرێ بڵین هەر سیودوی ئەکرێتە پاڵەوان، بەڵام بەگشتی بۆ هەر تیپێک پاڵەوانێتی هەیە، بۆ هەر تیپێک گەشتن بە پۆینتێک پێی ئەوترێ پاڵەوانێتی. یعنی هەڵبژاردەی کامیرۆن ئەم شەو ڕاستە نەیتوانی بگاتە قۆناغی داهاتوو، بەڵام تۆ سەرکەوتن لەوە زیاتر چیەکە ئەو شەرەفەت پێبەخشراوە بەرامبەر هەڵبژاردەیەکی وەکو بەرازیل سەرکەوتن بەدەستبێنی. هاوکات هەڵبژاردەیەکی وەکو کۆریای باشوور، یعنی پاڵەوان بووچیە بۆ کۆریای وەکو باشوور لە پردوگال بێتەوە لەو بارودۆخە تاو هەستیارەدا لەو کشێ بڕشێ تااقەت بڕووکەرە بگاتە قۆناغی داهاتوو. ئەزیزان ئێوە هەر سەرنجێ تێبینیەکتان هەیە لە کۆمنت بینوسن بە پێی توانە هەوڵ ئەدەم وەڵامی ئێوەی بەڕێز بدەمەوە و نامێت تەنها خۆم لێدوان وە قسە وا سەرنجم هەبێ ئێوەی بەڕێز ئەگەر تێبینیە کۆمنتێکتان هەبێ بینوسن، من پشتیوان بەخوای گەورە پێی توانە هەوڵ ئەدەم وەڵامی ئێوەی بەڕێز بدەمەوە. هاوکات هەڵبژاردەیەکی وەکو سعودیا، یعنی پاڵەوان بۆ ئەو چییە کە لە کاتێکا توانی لە هەڵبژاردێکی بێزی وەکو ئەرجنتین بەرێتەوە کە بە دڵنیای کاردانەیەکی یەکجار بێز و کاردانەوەیشی تەواو کاریگەری بە دوای خۆی داهێنا. بەڕێزان گرنگترین ڕووداوەکانی قۆناغی 32 پێش ئەوی ئێمە ڕاستەوخۆ داخلی قۆناغی 16 بین سبەی شەو هەوڵ ئەدەین بە شێوازێکی جیاوازتر ریسێرچێ بکەینەوە گرنگترین ڕووداوەکانی قۆناغی کۆمەڵەکان کە ناساوە بە قۆناغی 32 بیر خۆمان و بیر ئێوەی بەڕێزی شخینەوە هاوکات قسە لەسەر قۆناغی 16 بکەین و تیشکێک بخەینە سەری هەرچەندە یعنی لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر گۆڕانکاریەکان زۆر ئەدەن، یعنی مەجای هیچ ڕێستێ مەجای هیچ پشوێک نییە هەڵوێستێ بکەیت و هەڵسەنگانێ بکەیت بۆ سبەی شەو ڕاستەخۆ باری هۆڵندا دەسەکرێت بە قۆناغی 16 پاڵەوانێتێکە کە لە کاتێکە هەڵبژاردەکان ئەزانین لە کێبڕشەیەکی بەهێزی
وەکو خولە ناوخۆیەکانەوە هاتوون بۆ جامی جیهانی بۆیە بە دڵنیاییەوە گەشتێری بکەین سبێنێ هەڵبژاردەی ئەمریکا و هەڵبژاردەی ئۆڵندا کاژمێر 6 یەکسەر دەستەکەن بە پاڵەوانەتی جامی جیهانی لە قۆناغی 16دا هاوکات لە کۆتا یاری ڕۆژی یەکەمی قۆناغی 16 هەڵبژاردەی ئوسترالیا هەڵبژاردەی ڕوبەڕووی هەڵبژاردەی ئەرجەنتین دەبێتەوە کە لە کاتێکا ڕاهێنەری هەڵبژاردەی ئوسترالیاڵێ خاڵی لاوازی هەڵبژاردەی ئەرجەنتین بە دڵنیاییەوە زانم لە یاری سعودیەوە بۆم ئاشکرا بووە هاوکاتیش ئەڵێمێ لە قۆناغی دواترا ڕوبەڕووی هەڵبژاردەی بەرازیل ببمەوە بۆ ئەوەی سەرکەوتن بەسەر هەردوو هەڵبژاردە بێزەکەی ئەمریکای لاتین بەدەستبێنین ئەمە بە دڵنیاییەوە ڕاو بۆ چوونی ڕاهێنەری هەڵبژاردەی ئوسترالیایە ئەزیزان ئەو هەڵبژاردانی وەکو ئاماژەمان پێکرد گەشتونە تا قۆناغی 16 بە گشتی بەم جۆرەیە هەڵبژاردەی هۆڵندا هەڵبژاردەی ئەمریکا هەڵبژاردەی ئەرجەنتین ئوسترالیا فەڕەنسا پۆڵندا ئینگلتەرا سەنیگال یابان کرواتیا کۆریای باکوور کۆریای باشوور ببورن ئیسپانیا مەغریب پردوگال بەرازیل لەگەڵ سویسرایە ئەمە ئەو 16 هەڵبژاردن کە پێناسەی خۆیان لە قۆناغی 16 نووسیوەتەوە پێناسەی خۆیانەکەن هاوکات لە قۆناغی 16 بە دڵنیاییەوە بێ 8 هەڵبژاردەی تر ماڵ ئاوایمان لێ بکەن تا ئەگەینە قۆناغی چارەکی کۆتایی کاپی ئەوترێ قۆناغی هەشت لە قۆناغی هەشتیش ئەبێ 4 هەڵبژاردەی دیکە ماڵ ئاوایمان لێ بکەن هەتا وەکو ئەگەینە سیمی فیناڵ کات 4 هەڵبژاردە ئەمێنەوە لەو 4 هەڵبژاردەش 2 هەڵبژاردانەوە ماڵ ئاوایمان لێ بکەن 2 هەڵبژاردە ئەچێتە کۆتایی لە کۆتاییشە 1 هەڵبژاردە ناسنامە و مەدالیای پاڵەوانی جامی جیهانی ئەکا بەیەخی خۆیەوە و بە فەرمی ئەبێتە پاڵەوان ئەمە سروشتی پاڵەوانێتێکەیە بەگشتی ئەمە هەلومەرجی پاڵەوانێتێکەیە بەگشتی هەرچی ئەو کۆمنتانێ سەبارەت بە ئاستی بەرازیل بە دڵنیای لای هەمان ئاشکرایە بەرازیل دەستی لارێکەدا نابوو پشووی با زۆرێک لە یاریزانەکان نابوو وە سەرنجێکی زۆری خست بۆ سەر قۆناغی 16 بەڵام ئەوەی کە جێگەی سەرنج بوو یعنی سویسرا بە تۆمارکردنی گۆڵێک یارێکی کۆتایی پێشوەختەی پێشکەشی قۆناغی 16 ئەکرد بەڵام لە دوجارە هەڵبژاردەی بەرازیل بەختی هەبوو چکە نەکەوتە ئەو هێڵی کە بەرامبەر پرتوگال یاریکا لە قۆناغی 16 ئەشێ قسەیەکی جیاوازتر ببێ لە قۆناغی 16دا بەڕێزان ئەتوانین بڵین بە فەرمی جامی جیهانی لە سبەینەوە دەست پێکات ڕاستە قۆناغی کۆمەڵەکانیش هەلومەرج و هەستیاری کۆمەڵە ڕوودا و کۆمەڵە بارودۆخی دیکەی بەخۆیەوە بینی بەڵام سبەینێ بە فەرمی جامی جیهانی دەست پێکات پێ ئەچێ زۆر هاوڕێ بپرسێ بۆ سبەینێ بە فەرمی سبەینێ ئەبێ تیپێک دەرکرێت واتە پاڵەوانێتەکە بە یەکلاییکەرەوە هەڵبژاردەیەک بۆ دەرەوە هەڵبژاردەیەک سەرەکەیە هەڵبژاردەیەک دڵخۆشە بێ هەڵبژاردەیە دڵزەنگە بێ هیچ مەجالێکی دیانە یعنی ئەبێ هەڵبژاردەیە ماڵ ئاوایی کات ئەبێ هەڵبژاردەیە کۆتایی پێبێت بۆیە بە دڵنیاییەوە گرنگترین قۆناغ لە قۆناغی پاڵەوانەتی لە قۆناغی 16ەوە دەست پێکات کام نووسیوێتی ئەم مۆندیالە جیاواز بوو لە تەواوی مۆندیالەکانی پێشوو لە هیچ مۆندیالەکان نەمبیستووە نەمبینیوە هەڵبژاردە بێزەکان تووشی شکست بن بە دەستی هەڵبژاردە لاوازەکان بۆیە ناکرێت بە هیچ شێوەیەک لە ئێستەوە پێشبینی هەڵبژاردەکانی قۆناغی چارەکی کۆتایی بکەین کاکاکام کۆمنتەکەی دروست لە شوێنی خۆیەتی وە سەرنجێکی تەواو ڕوون بوو سەرنجێکی تەواو ئاشکرا بوو کە با بڵێن هەڵبژاردەکان بە تایبەتی هەڵبژاردە گەورەکان کێشەیان هەبوو هەم لە ڕووی ئاستەوە و هەم لە ڕووی توانای جەستەیەوە و کاک ئاکامیش و بەڕێزانیش ئەبێ تێبینی ئەو بکەن یانە هەڵبژاردە گەورەکان یەکێک لە فاکتەرەکان یەکێک لە خاڵە لاوازەکانی ئەوەیە ئەستێرە دیارەکانی ئەوەیە لە پاڵەوانێتی خولە ناخۆیەکانەوە هاتوون کە بە دڵنیاییەوە کاریگەری بێت لەسەر ئاستی یاریزانەکان و چاوەڕوانیەوە کە ڕاستەوخۆ ئەبێ یاریزانەکان بشتەوە بۆ کەپی مەشقی یانەکانیان هەر یەک سەرنج یەک کۆمنتی خێرا گەربیر بەڕستان خۆمەوە کلۆبوتی ئێمە لە ئیمارات کەمپێکی مەشقەکەین وەکو یانەی لیڤەرپوڵ بۆ ئەوەی هەر یاریزانە لە یاریزانەکانم کە دەرگران ڕاستەخۆ پەیوەندیکەنەوە بە کەمپ و مەشقەکانەوە بۆیە بە دڵنیاییەوە یعنی کێبڕشێکە تەواو تااقەت پڕوشێنە ئەگەر سەیریکەین یاریزانەکان دووچاری پێکانە بن یاریزانێکی بەرازیل ئەم شەو دووچاری پێکان بوو ئەوە نیمارە ئەوە مانەیە کۆمەڵە گاریزانی دیارە دووچاری پێکان بوون هەواڵێکی ناخۆش ئەمڕۆ لە میدیاکانەوە بڵاو کرایەوە کە پێ ئەچێ بۆ قۆناغی 16 نیمار توانای گەڕانەوەی نەبێ هەرچەندە لە یاری ئەم شەودا ڕاستە لە نێو یاریگادا ئامادە بوو و ئەمڕۆ توانیوێتی بەتۆپەوە مەشقکە بەڵام بە دڵنیاییەوە نیمار یەکێکە لەو یاریزانانەی بوو بە قوربانی پێکانەکان ئێمە هیوادارین هیچ یاریزانێک و بە تایبەتی یاریزانە گرنگ و کاریگەریەکان دووچاری پێکان نەبێ یەکێکی تر لەو خاڵانی کە بە تەواوەتی جێگەی سەرنجە وا قۆناغی کۆمەڵەکان کۆتایی پێهات تەنها یەک کارتی سوور دراوە گەر هەڵە نەبم گەر هەڵە مۆندیالی ساڵی 1970
هیچ کارتێکی تێدا نەبووە کارتی سوور مەبەستم ئەوەیە بەڵام ئەم مۆندیالەش پێ ئەچێ بە شێوازێکی زۆر باش و ڕۆحێکی وەرزشی بەرز ئەبینرێت بۆ پێی تەنها یەک کاردرا ئەیش گۆڵپارێزی هەڵبژاردەی قەتەر وەریگرتووە ئەم شەویش دوو بەڵە بێگومان کە یاریزانی کامیرۆن ئەم شەو دووەم کارتی سووری وەرگر بەڵام بە ئەما وەکو تێبینیەک کارتە سوورەکە ئەو یاریزانە کارتێکی زەردی هەبووە لە خۆشی ئەوەی کابا بڵین گۆڵی تۆمارکرۆ بەرامبەر هەڵبژاردەی بەرازیل کارتێکی زەردی تری وەرگرتوش کە درێسەکەی داناوە ئەمەش پەیوەندی نییە بۆی کە با بڵین پەیوەندی بێ بە توندوتیژێمە باسی توندوتیژێکین کەمە بەسمان لە کارتەکەیە بۆیە هۆکارە سەرێکیەکانی وێ کا قەتەر بەڕاستی لە ڕووی داوەری و ئەتوانین بڵین لەو پەڕی ئاستایە هاوکاتی ژاریزانەکان تا ڕادێکی زۆر هاوکارێکی باشی داوەرەکانەکەن یەک دوو ڕوودا و بینیمان کە یەکێک لەو ڕووداوانە پاژارەکەی ئۆرگوای بوو ئەستێرێکی پیشەکەری وەکو کاڤانی کە شاشەی ڤار ئەخات بە بۆکسێ کە ئەمە دوورە لە ئیتیشی یاریزانی پیشەوەرەوە دوورە لە ئیتیش یاریزانی تێگەشت و پێگەشت و تۆ بە هەر حاڵیانی ئەبێ لە دوجارە و ئەنجامە قوبولکەی وەکو من وەکو ڕای تایبەتی خۆم بە هیچ جۆرێ هاوڕای ئەو قسەیەنیم کە داوەر هۆکاری سەرەکی بێت بۆ دەرکردنی هەڵبژاردەیەک بەراورد بە هەڵبژاردەیەکی دیگەانی قەتە ئۆرگوای تۆ سیاریت کردووە لە سیاریدا خۆت کەوتوتە و بارودۆخەوە بە هیچ جۆرێک پەیوەندی نەوە بە داوەرەوە ئەشێ قسە داوەر قسەی لەسەر کرێ ئەشێ داوەر هەڵسەنگانی تری بۆ بکرێ بەڵام تۆ پێت وا بێ فاکتەری سەرەکی هۆکاری سەرەکی داوەر بێ بە دڵنیایە من هاوڕای ئەو بۆچوونە نیم هاوڕای ئەو سەرنجەش نیم کە پێیان وا بێت داوەر هۆکار بووە بۆ خستنە دەرەوەی یاخود دوورخستنەوەی هەر هەڵبژاردەیەک لە هەڵبژاردەکان بەڕێزان ئەمە گرنگترین ئەو ڕوودا و ئەو بارودۆخانە بوو کە لە قۆناغی کۆمەڵەکاندا ڕوویاندا هاوکات 16 هەڵبژاردنا گەشتە قۆناغی 16 سبەینێ بە فەرمی 16 هەڵبژاردا ڕوبەڕووی یەکتر ئەبێتەوە ئێمە ئیشاءالله هەوڵ ئەدەین لە سبەینەوە بە بەرگێکی جیاوازتر بینەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئێوەی بەڕێزیش ئەتوانن بەردەوام چاوتان لەسەر پیجی شار سپۆرت شارپرێز بێت بۆ ئەوەی ئاگادارین دوایین گۆڕانکارەکانی جامی جیهانی بن وا ببنە خاوەنی خەڵات هاوکات ئەتوانن لێدوان و سەرنجتان هەبێت بۆ مایکی شار کە ئێمە ئیشاڵڵا هەوڵ ئەدەین لە تێک ڕای کوردستان لە زاخۆ هەتا خانەقین ڕای هەموو بینەران و هەوادارانی تۆپی پێوەرگرین لە شوێنە گشتیەکان لە کافتریاکان لە مۆڵەکان بۆیە بە دڵنیاییەوە شارپرێز بەردەوام ئەبێت و ڕووماڵێکی جیاوازی ئەبێت ئێمە لە سبەی شەوە بە جیاوازتریەی نەخزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست تەمەەن باقی بێ سبەی شەو لە پرۆگرامێکی جیاوازترا گرنگترین وردەکاری قۆناغی کۆمەڵەکان ئاشکراکەین و تیشکێکیش ئەخەینە سەر قۆناغی شانزەی خولیان هەرداڵغم لای خولیانە پاڵەوانەکانە قۆناغی شانزەی جامی جیهانی و هەڵسەنگانێ بۆ ئاسی هەڵبژاردەکانەکەین بزانین چه هەڵبژاردەیەک هێڵەکەی باشە و هێڵەکەی کەمترین لەمپەڕی لەسەر ڕێیە بۆ گەشتن بە یاری کۆتایی سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئەو ئەزیزانی بۆ مایکی شاردوان ڕێزی بەرهەمجلال قبولکەن کاتێکی شاد بۆ ئێوە بەڕێز ماڵتاناوە